الياباني استرادو في مدرجات استاد الجنوب. بەڵێ ئێمە ئێستا لە فەن ڤیلێجین واتە گوندی هاندەران ئەو شوێنێکەوە هاندەران تێدا دەمێنەوە لە نێو کەرەڤانەکان یاخود لە نێو کابینەکان کە شەوانە لێرە دەمێنەوە وەروە دەتوانین بڵێن لێرە هەموو شتێک بەردەستە لە سیرکردنی یاری و لە کۆمەڵێک پێداویستیت کە لێرە بەردەستە بەڵام ئەوەی کەوا زیاتر سەرنجی ڕاکێشین ئەویش ئەوەیەکەوە ئەو شوێنەی لە پشتمەوە دیارە ئەمە شوێنێکە بانگەواز بۆ ئیسلام دەکاتن کەوە وەزارەتی ئەوقافی قەتەر سەرپەرشتی دەکا و کۆمەڵێک بانخوازی وڵاتانی جیاجیا لێرەن و کۆمەڵێک دیاری بە ئەو خەڵکانە دەدەن کەەوە سەردانیان دەکەن و دەیانێ ببن بە مسلمان لە دیارەکانیش لە پێدانی جانتا لە پێدانی درێژ کە لەسەر نووسراوە ڕیسپێکت بە ئینگلیزی و بە عەرەبیش احترام بەمانای ڕێزگرتن دێ وەروە لێرە لە پێدانی موسحەف لە پێدانی تەفسیر لە کۆمەڵێک شتیت کە بەردەستەوە یەکێک لە بابەتەکانی کەش جیهازێکەکەوە ئەوەی کەسەی بێوێتن زیاتر شارەزاوی بە ئیسلام لەو جیازەوە بە شێوازی 3D لە ماوەی حوت خولێک سەردەمی پێش هاتنی ئیسلام و سەردەمی پاش هاتنی ئیسلام نیشان دەدا بە تایبەتی شاری مەککەکەوە لەوێوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم قورئانی بەسەردا بەزی و بانگەوازی ئیسلامی تێدا دەستی پێکرد و لێرە ڕۆژانە خەڵک بەرەو ئاینی ئیسلام و مسلمانبوون دەچێت خورمایان پێدەدرێ شێخەکان لەگەڵیان گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی کەوە قەناعەت بە خەڵک بێنن کەوە بەرەو ئیسلام و مسلمان بوون بچێتن.